پێشەنگەی خۆری هیوا کە تایبەت بە قوتابیانی پەیمانگای هیوای نابستانی هەولێرە کۆمەڵێک تابلۆی قوتابیان و کاری دەستی و بەرهەمی فێربوونەکەیان تێدا نمایش دەکەن. بە ئامادەبوونی هەریەک لە مامۆستا لوقمان سەعید سدیق بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر و بەڕێوەبەری گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتی سەرپەرشتیاران و مامۆستایان بەڕێوە چوو. ئەمڕۆ ڕۆژی هەفتەی نابستان بوو، قوتابیەکانم بەشدار بوون لە هەمووی مامۆستا و ستافەکە بەشداری هەفتەی نابستان بوون بە پێشەنگا و گۆرانی و تابلۆی جۆرا و جۆر و تابیری نەفسی خۆیان و خواردن و دروستکردنی کاری دەستیەکان. ئەم ڕۆژە زۆر گرنگە لۆ نابستان لەبەرەوەی نابستان دەناسێنێ بە هەموو دنیا و بە هەموو جیهەتەکان کە بزانن نابستیش هونەرمەندە، نابستی شیوا و ئاوات و ژیانێکی خۆشی هەیە، دەتوانێت هەموو شتەکان جێبەجێ بکە و سەرکەوتوو بی. مامۆستا وەزارەتی پەروەردە تا چەند پاڵپشتی قوتابیانی نابستە؟ ئێمە زۆر هەماهەنگی لەگە وەزارەتی پەروەردە، چونکە هەر نەفسی بابەت و نەفسی لەگە تەربیە نەفسی منهەجمانەیە. وەزارەتی پەروەردە زۆر پاڵپشت قوتابیانی نابست دەکەن، چونکە ئەمە بابەتەکان و منهەج و بابەتەکان هەمووی وەکو یەکە، بەس بە کەمە کورتکراوەیی لەبەرەوەی هەتە پۆلینۆمان کە ئیمتیحان دەکەن وزاری هەر بابەتەکەی ینی پرسیارەکانی وزارەتی پەروەردەیە. ئەوان زۆر هەماهەنگن لەگەرمان، ئیشی زۆر جوانمان بەیەکەوە کردی، ئینشاڵڵا لە داهاتوو ئیشی جوانتر و باشتریش دەکەین. پەیمانگاکەمان هەڵستان بە کردنەوەی فستیڤاڵێکی جوان بۆ قوتابیە نابستەکانمان کە زۆر بە دڵخۆشانە کردمان. خۆم وەک مامۆستای هونەر بە دوو فعالیە بەشدار بووین، یەکیان بە هۆنراوەیەک کە خۆم شعرەکەم نووسیوە و مامۆستا ڕێژوان و بە سەرپەرشتی مامۆستا ڕێژوان کاری ستۆدیۆ و ئاوازەکەمان کردووە، لێرەوە سپاسی دەکەم. بە لێرەش لەگەڵ قوتابیەکانیشم من وەک خۆم بە هۆنراوە و بە میوزیکەکە بەشداریمان کرد، خۆم گوتومە وەکو قوتابیەکانیشم بە چل تابلۆ بەشداریان کرد. تابلۆیەکان کردومانە بە سێ بەش: تابلۆی گرافیکی، تابلۆی زەیتی و تابلۆی دانەوێڵە. ئیدی هەر تەمەنە و بە شێوازە تابلۆکانیان نەخشاندووە. بچووکەکانمان هەوڵم لەگەریاندایە کە ببێتە هۆی ناسینی ڕەنگەکان و ناسینی دانەوێڵەکان و جۆری دانەوێڵەکە، شێوەی دانەوێڵەکە تابلۆمان پێ نەخشاندووە. و قوتابیە هەندێکیشمان هەیە ناوەندیەکان بە شێوەی گرافیکی کارمان لەسەر تابلۆدا کردووە و ئەو قوتابیانەی کە توانایان زۆر لە ئاستێکی بەرزدایە بەبێ ترس کارمان لەسەر تابلۆی زەیتی کردیە. تابلۆکان زیاتر گزارش لە چ دەکەن؟ هەر قوتابیە و بە گوێرەی ناخی خۆی، بە گوێرەی ڕۆژانەی خۆی، بە گوێرەی دیدی خۆی و هەستی خۆی، بیری خۆی تابلۆکانی نەخشاندووە. تابلۆکان منداڵان هەمیشە بە ڕەنگا و ڕەنگ و بە جوانی و شێوەی منداڵانە دەدا، ینی لە دیدەی دوورەوە دیارەکە منداڵێک نەخشاندوێتی. تابلۆمان هەیە زۆر حەزینە، غەمبارە، ئەوە شێوەی ناخی کەسەکەی پێشان بێگومان ئێمە کە هەستیارین و
هەزاران کێشە و گرفتمان هەیە ئایا کە ئەوانە هەم نابیستن هەم مەسەلەن ناتوانن دەرببڕن دەبێت چه هەستێک لە ناو ناخیاندا قوڵ بوو بێتەوە اینجا تابلۆکانیان چەندە جوانە ئەوەندە شماناکەی کاریگەرە. بەڵێ خۆی لە سەرەتادا پێویستی بە ڕاهێنان بوو پێویستی بە ماندووبوونی دەربڕین بوو چونکە پێشتر لە هوەر بێبەش بوون دابڕاو بوون ئەوەی ڕاهێنان و زیاتر کارمان لەسەر فۆتۆکۆپیەکان کرد بۆ ئەوەی ئاشنای هوەر بن دواتر بتوانن دەری بنوەچی کۆلاجێکی لێ بکەن شتی بۆ زیادکەن شتی لێکەم بکەن و هەر کەسە و بە گوێرەی خۆی لێ ئەوکە بێگومان لەگەڵ دروستکردنی تابلۆکە ئەو قوتابیە زۆر دەگۆڕێتن هۆکارەکەش ئەوەیە ئەو هەستە شاراوی کە لە ناخێتی ناتوانانی دەری ببڕی دەیخاتە سەر تابلۆیەک و ئەوەش یەکێکە لە هەستە دەربڕینەکان شێوازێکی باشی دەربڕینە چ بە نووسین بێ چ بە وێنە بێ اینجا ئەوانە شێوازی دەربڕینیان بە وێنەکێشان دەربڕیوە پێویستی لۆ خۆی هوەر بە ئام بەهرەیە کە خۆڕسکە بەڵام بە ئەو خۆڕسکیە بە هەوڵدان بەرەو پێش دەکەوێت قوتابیە نابیستەکان ئەگەرچی گوێیان نییە و مەسەلەن خوددا شتێکی لێیان سندێتەوە بەڵام لە هەمان کاتیشدا بەهرەیەکی جوانتری پێیانداوە ئەوش بەهرەی هوەرە قوتابیمان هەیە نابیستە و دەف لێ دەدا خۆم سەرسامم پێ یانی کە چۆن ئەوە هەتا لێم پرسی چۆن دەتوانی دەفلێدەی وتی تەنها بە دەستی دەفلێدەرەکان فێرە ئەو ئاوازی دەفلێدانە خۆم هیچم گوێ لێ نییە اینجا ئەوانش هۆکاری فێربوونەکەیان ئەوەیە کە حەزەکەیان تێدایە و بەهرەکەیان تێدایە کە تۆش تابلۆیەک دەخەیتە بەردەمی و یان یەک دوو تابلۆیان بۆشی دەکەیتەوە ئیدی ئەوە تۆماتیکیان کاریان لێ دەکات ئیدی بەدیتن دەتوانێتن تابلۆکان لێک بداتەوە هەڵبژاردە بۆ تابلۆکان بکە. بەڕێوەبەری گشتی پەروەردەی هەولێر سوپاسی هەوڵ و ماندیبوونی مامۆستایان و قوتابیانی کرد و هیوای بەردەوامی بۆ خواستن. پێشانگاکە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوام دەبێت و چالاچەکانیان دەبەنە نێو قوتابخانەکانی تر. نزیکەی 50 قوتابی لە باخچەی چاوایان تا پۆلینۆ بەشدارن. چەند سرکەی تێکرد تامی ئەوە کە لە سرکەی تەیەکا و ئەتەقێتەوە ئەو لێم پرسی کە دەتەوێت گەودە بیبی بەچی دەرە حەزمێ بخوێنم و ببم بە مامۆستا لەگەڵ ئەوەشە ئەڵێ ئەوە یەکەمین جارمانە لێرە بەشداری بکەین. ئەم کاتتان باش بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی هەولێر بە خێراتنتان دەکەین. زۆر خۆشحاڵین لەگەڵ ئێوەی بەڕێز ئەمڕۆ بەشدارین لە چالاکیەکی هونەری پەیمانگەی هیوای نابیستانی هەولێر بە بۆنەی هەفتەی نابیستان. بەڕێزان وەک بە خۆتان دەزانن ئەم هەفتەیە جگە لەوەی بۆ دەربڕینی خۆشی و شادیە لە هەمان کاتدا دەرفەتێکیشە بۆ ئەوەی بزانین لە ڕابردوو چی بۆ نابیستان کراوە چ دەستکەوتێکیان هەبووە ئێستا چ کێشەیەکیان هەیە و بۆ داهاتوو پێویستە چ بەرنامەیەک چ پلانێکمان هەبێتن. بەڕێزان ئەگەر ئێمە هەمومان
تێگەیشتنێکی باشمان هەبێتن لە ناویستان ئەگەر ڕێزیان لێ بگرین ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێنین ئەوانیش دەتوانن ببن بە مامۆسای باش ببن بە دکتۆری زیرەک ببن بە ئەندازیاری لێهاتوو ببن بە هونەرمەندی بەناوبانگ ببن بە هەموو شتێک بە مەرجێک وەک باسم کرد ئێمە هاوکاریان بین ئێمە لێیان تێبگەین ئێمە دەرفەتیان بۆ بڕەخسێنین بە خۆشحالیەوە ئێمە وەکو وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لە چەندین بوار هاوکار بووینە لەگەڵ ئەم توێژە بە تایبەت لە بواری دارایی ئێستا ئێمە لەسەر ئاسی هەرێمی کوردستان زیاتر لە 6200 نابیستمان هەیە کە موچەی کەمەندامیان هەیە ئێمە بۆ هەر دایک و باوکێک کە فەرمانبەرن و منداڵێک کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە مۆڵەتی بەخێوکردنمان هەیە لە هەمان کاتدا ئێمە لەسەر ئاسی پارێزگاکان و لەسەر ئاسی چەند ئیدارەیەکی سربەخۆ پەیمانگەمان هەیە پەیمانگەی نابیستان لە هەمان کاتدا پەیمانگەمان هەیە پەیمانگەی هانا بۆ ڕاهێنانی کەمەندامان بەگشتی ئەوەی کە بۆ خودی خۆم زۆر گرنگە و زۆر جێگەی سەرنجە بوونی ئەو پەیمانگانەیە لەسەر ئاسی هەرێم بۆ قوتابیانی نابیست بەڕێزان باسی ئەوەی ناکەم کە قوتابیانی ئێمە لێرە چۆن پەروەردە دەکرێن چه خزمەت گوزاریەکیان پێشکەش دەکرێتن چ ستافێکی شارەزامان بۆ داناون ئەوەی دەمەوێتن ئاماژەی پێ بدەم پسپۆڕان مامۆسایانی زمانی ئاماژەیە لەو پەیمانگەیە بە خۆتان دەزانن زمانی قوتابیانی نابیست زمانی خەڵکی نابیست زمانی ئاماژەیە ئەو پەیمانگەیە یەکێکە لەو پەیمانگانەی کە بە هەزاران نابیستی پێگەیاندووە فێری زمانی ئاماژیان کردووە نەک لە پەیمانگەی خۆمان لە خوێندن سەرکەوتوو بووینە بوویتە دەواازەیەک بۆیان کە سبەی تا ڕادەیەکی باش تێکەلی کۆمەلگا ببن تا ڕادەیەکی باش لە شوێنەکانی تریش کێشەکانی خۆیان بگەینن داواکاریەکانی خۆیان بگەینن بەڵام لەگەڵ ئەمەش بەڕاستی بابەتەکە سنووردارە ئێمە دەبێت لەسەر ئاسی هەرێم کار بکەین ئێمە دەبێت بۆ هەموو نابیستان کار بکەین ئێمە دەبێت وا بکەین کۆمەلگا ئەگەر فێری زمانی ئاماژە نەبێت بەڵام ژمارەی ئەوانەی کە زمانی ئاماژە دەزانن دەبێت زۆر بێت بۆ ئەوەی قوتابیانی ئێمە خەڵکی ئێمە وەک باسم کرد کە نابیستن بە ئاسانترین شێواز تێکەلی کۆمەلگا ببن لە هەمان کاتدا با هەمومان خۆمان لە جیاتی هەر مناسبەیەک با ئەو هەفتەیە خۆمان لە جێی نابیستان دابنێ کەسێک کە نابیستە کە سەردانی شوێنێک دەکاتن فەرمانگەیەکی حکومی کە کەسێک لەوێ نەبیتن لە زمانی ئاماژە بزانێتن چۆن داواکەی خۆی بگەینیتن قوتابیەک کە نابیستە کە لە قوتابخانەیەکە کە لەوێ پسپۆڕی زمانی ئاماژە نەبێتن چۆن بتوانیتن وانەکان وەرگێتن کەسێک کە نابیستە سەردانی نەخۆشخانەیەک بکاتن کە کەسێک لەوێ نەبیتن لە زمانی ئاماژە نەزانیتن چۆن نەخۆشیەکەی خۆی بگەینیتن نابیستە کە کێشەیەکی هەیە لە دادگایە چۆن بتوانیتن کێشەکەی چارەسەر بکاتن یان لە هەمان کاتدا بابێن ڕاگەیاندنەکان ئێوەی بەڕێز وەرگرین تا چەند وامان کردووە کە بە زمانی ئاماژە هەواڵ و راپۆرتان هەبێتن یان ژێرنووسان هەبێتن بۆ کار و چالاکیەکانی خۆتان بۆیە ئێستا کاتی ئەوەیە زیاتر گرنگی بەم توێژە بدەین ئێستا هەرسەنگاندنی وڵاتان لەسەر بنەمای ئەوەیە ئەم وڵاتانە چەند گرنگی بەم توێژانە دەدەن پێویستە ئێمەش شان بە شانی وڵاتانی پێشکەوت و خزمەتی
ئەم توێژە بکەین و ئەم توێژەش بە مافەکانی خۆیان شارژ بن. دووبارە بەخێر هاتنی ئێوەی بەڕێز دەکەین. دووبارە ئەم هەفتەیە لە هەموو ناویستان پیرۆز بێت، هیوای سەرکەوتن و گەیشتن بە مافەکانیان بۆ دەخوازی. وەک باسم کرد ئەوەی پێمان کرابێتن وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کردیتمان. ئێستا ئەگەر ئەو قوتابخانەیە وەرگن، ئەو پەیمانگەیە وەرگن، قوتابیانی ئێمە هاتوو چۆیان پێ دەکەین، قوتابیانی ئێمە خەرجی گیرفانیان دەدەینێ، قوتابیانی ئێمە خواردنیان بۆ دابین دەکەین، قوتابیانی ئێمە بەپێی ستانداردی نێودەوڵەتی ژمارەیەکی کەم لە نێو پۆلەکانن. لە هەمان کاتدا وەک باسم کرد ئەو پەیمانگەیە یەکێکە لە بەناوبانگترین پەیمانگەکان کە پسپۆڕی زمانی ئاماژە، مامۆستای زمانی ئاماژەی تێدایە. نەک تەنها بۆ ئەو پەیمانگەیە زۆر جار لەگەڵ وزارەتی پەروەردە هاوکار بووینە، لەگەڵ دادگاکان هاوکار بووینە، لەگەڵ ئێوەی ڕاگەاندن هاوکار بووینە. بە خۆشحالیەوە ئەوەی پێویست بووی بیتن لە چوارچێوەی وزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کردیتمان، بەڵام دەمانەوێت لەسەر ئاستێکی بەرفراوانتر بۆ هەموو ناویستان لە هەموو بوارەکان خزمەتی زیاتر پێشکەشکەین. ساڵانە لە 24 تاوەکو 27 چالاکیەکانیان ئەنجام دەدەن. کامەران تاهر، کەناڵی پەروەردەیی هەولێر.